هەروەک چۆن لە ناو لەشمانە خوێن دێت و دەڕوا بە هەمان شێوە ئاویش وەکو سەرچاوەیەکی گرنگ و دانەبراوی ئێمەیە لە ژیان. ئێمە ڕۆژانە پێویستمان بە ئاو هەیە، بۆیە ئەم بەرنامەیە ئەم جارەی ساڕێژمان تایبەت کردووە بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئاو، چۆن بتوانین ئاوێکی خاوێن وەربگرین و بیخۆینەوە و لە هەمان کاتە باز لە سوودەکانی ئاو دەکەین و ئەو نەخۆشیانەی کە لەوانەیە لە ڕێگەی ئاوەوە تووشمان بێت. لەگەڵمان بێنەوە. ئاو پێکهاتەیەکی ڕوونی تا ڕادەیەک بێڕەنگە، وەکو ئاوێتەیەکی گرنگ بەشی زۆری ئەم جیهانەی کە تێیدا دەژین داپۆشیوە. جگە لە زەریا و دەریا و ڕووبارەکان ئاو بەشێکی زۆری پێکهاتەی زۆربەی زیندەوەرەکان پێک دەهێنێت. بۆ مانەوە بە زیندویی هەموو خانەکانی لەشمان پێویستی بەم ئاوێتە گرنگە هەیە. بۆیە زانستی پزیشکی هەمیشە بە گرنگیەکی زۆرەوە باس لە ئاو دەکەن و بە هۆکاری سەرەکی بە تەندروستمانەوەی جەستە و بەرگریکارێکی گرنگ دژی زۆر نەخۆشی دایدەنێت. لە هەمان کاتدا ژمارەیەک نەخۆشی لە ڕێگای ئاوەوە دەگوازرێتەوە. بۆیە جگەلەوەی کە پێویستە ڕۆژانە بڕێکی باش و پێویست ئاو بخۆینەوە، بە هەمان شێوە دەبێت زانیاریمان دەربارەی سەرچاوەی ئەو ئاوە هەبێت کە دەیخۆینەوە. لە کوردستان بەگشتی و لە شاری هەولێر بە تایبەتی دوو سەرچاوەی سەرەکی ئاو هەن کە هاوڵاتیان بۆ خواردنەوە و کاری ڕۆژانیان بەکاری دەهێنن. ئەوانیش ئاوی پرۆژە گەورەکانی پاڵاوتن و ئامادەکردنی ئاو و بیرەکانن. پرۆژەی ئاوی ئیفرازی سێ یەکێک لەو سێ پرۆژانن کە بە بەردەوامی ئاوی خاوێن بۆ بەشێکی زۆری شاری هەولێر بەرهەم دەهێنن. پرۆژەکە لەسەر کەناری زێی گەورە دامەزراوە و بەردەوام ئاوی ڕووبارەکە وەردەگرێت. خاوێنکردنەوە و شیاندنی ئاوی ئەم ڕووبارە بە چەند خۆناغ و پرۆسەی جودا و تا ڕادەیەک ئاڵۆز ئەنجام دەدرێت. سەرەتاش دەبێت لەو پاژماوانە خاوێن بکرێتەوە کە بەداخەوە لەلایەن چەند هاوڵاتێکی ئەم نیشتیمانە و دوور لە هەستکردن بە بەرپرسیارەتی فڕێی دەدەنە ناو ڕووبارەکەەوە. ئەم پرۆژەیە لەلایەن حکوومەتەوە و لە ڕێگەی دەیان ئەندازیار و کارمەند و خزمەتگوزارەوە بەڕێوە دەبرێت. ئەندازیار هیوا عەبدوڕەزاق لێپرسراوی ئەم پرۆژەیە باس لە چۆنێتی پاڵاوتن و خاوێنکردنەوەی ئاوی زەیەکە دەکات. کاکی واگەر پێمان بڵێ ئاو لەم ڕووبارەوە هەتا دەکاتە دەست هاوڵاتیان، چۆن ئەم ئاوە حازرەکرێ و خاوێن دەکرێتەوە و بە شێوەیەکی وا بە تەندروستی بگاتە دەستیان؟ پاکردنەوەی ئاوە بە چەند قۆناغێکدا تێدەپەڕێت. سەرەتا پرۆژەی ئاوی ئیفراسی لەسەر زەی گەورە دامەزراوە، یعنی سەرچاوەی ئاوەکەی زەی گەورەیە. ڕۆژانە نزیکەی زیاتر لە 11,000 لە هەر کاتژمێرێک 11,000 مەتر سێجامە ئاوی ڕووبار وەردەگرین بۆ ناو پرۆژە بەسەم پرۆسەیەکدا تێدەپەڕێت تاکو پاک دەکرێتەوە. دەتوانین بڵێن بۆ زیاتر لە 5 پرۆسەدا تێدەپەڕێن. یەکەمیان سکرینینگ، هەر پیساییەکی گەورە وەکو دبەیان نایلۆن و پاتەدار و شتیوە هەبێ لە ڕێگای ئەو پرۆسەیە لا دەدرێت. دوای بە هەفت پەمپی زەبەلاح کە توانێت هەر یەکێکیان 2000 و نزیکەی 200 مەتر سێجار لە کاتژمێرێکە ئەو ئاوە دێنە ناو پرۆژە کە 5 جان لە کارن دویان یەدەگن کە دێنە بەشی ڕاپید میکس واتە تێکەکردنی خێرە. لەو شوێنە موادی پاکەرەوە واتە موادی کلۆر و شەب سەلفاتی ئەلەمینیۆم بەکار دەکرێت تێکەڵاو دەکرێت بە پێی پێویست بە پێی لێڵیەتی ئاوەکە دیاری دەکرێت لەم شوێنە تێکەڵاو دەکرێت. دوای دێ ئەمە پێی دەوترێت تێکەکردنی خێرا. دوای ئاوەکە دابش دەبێت بۆ سەر دەعوزی بازنەی گەورە کە پێیان دەوتێت کلاریفایر. لێرە کردداری مەین و کردداری نیشتن لێرە ڕوودەدا. ئەو دەنکۆڵەی خۆڵ و لمەی کە لە ناو ئاوە هەیە کە ڕەنجی ئاوەکەی گۆڕیوە لەگەر دەنکۆڵەی شەب کالێک دەکەن و وەزنێک پیا دەکەن لە بنی و ئاوزە دەنیشێ. ینی وا لێ دەکات کە هەموو ئەو خۆڵ و
لە شتە لەو حوزانە بنیشێ بەڵێ، و لەگەڵ دەنیشێ. ئاوەکە نەڕوات. لەگەر ئاوەکە نەڕوو ئەمە لەو قۆناغی نیشتن ڕوو دەدەم. پاشەوەی ئەمە لەو ستێجە لەو قۆناغە تێپەڕین دەچێتە قۆناغی پاڵاوتن واتە فلترێشن. قۆناغی پاڵاوتن 20 فلتەرمان هەیە، هەر فلتەرێک لەوانە مادەی میدیای تێدایە، پێی مادەی ڕەملی تێدایە بە گرێدەکی تایبەت، لە دوای مادەی ئەتراسایتی تێدایە، ئەو ئاوە بەسەر ئەو فلتەراتانە دەڕوە. چ دمکۆڵەیەکی ورد کە لە عوزەکانی نەنیشت بێ ئەوە لەو بەشێ دەنیشێ. پاش پاڵاوتن ناردن بەڵێ پاش پاڵاوتن لە ڕووی تێربیتیەوە لە لێتیەوە پاک بۆتەوە بۆتە ڕێژەیەکی ڕێگە پێدراو بۆ خواردنەوە. ئەو ئاوەی کە لێرە پاڵاوتنی بۆ دەکرێت و خاوێن دەکرێتەوە لەکوێی ستانداردی جیهانیە، ینی خەڵکی ئەو ئاوەی کە وەردەگرن لێ دڵنیا بن کە تا ڕادێکی زۆر باش خاوێنە و بۆ تەندروستی مەترسی نییە. بەڵێ بە گوێرەی ئەو پرۆژە ئێستامە بە خۆمان تاقیگەی تایبەت بە خۆمانەیە، تاقیگەی چیناو خۆمانێ، هەروە ستاندەرمانەیە، ستاندەری WHO تەندروستی جیهانی لە جێری ئەو ستاندەرانە دەڕۆن لە ڕووی تێربیدیتیەوە کە عادەتەن تێربیدیتیمە لە ژێر ئەو ستاندەری پێڕێکە پێدراوانە، هەروە مەبەستت لە لێڵی و لە لێڵی هەروەها چەندین پشکنینمانەیە ئەمە ڕۆژانە لە ئەو لەو ئاوەی کالێرە پاچی دەکەین و بەرهەمی دێنین بۆی دەکەین. بۆ نمونە هەموو بەیانیان فەرمانبەری تاقیگا نمونەیەک لە ئاوی ڕووبار وەردەگرێ کردارێک تێستێکێک کە پێی دەوتە جار تێز دەکرێت ڕێژەی موادی کە کیمیایی پێویست دیاری دەکەن کە چەند پێویستە هەر 4 ساعت زارێک ئەمە ئەو ئاوەی کاپاکمان کردێتەوە لەگەر هەروە تێربیدیتی ڕووبار لەگەر ڕێژەی کلۆر لەناو ئاوەی تێز دەکەین بە دڵنیاوە دەڵێمی کێشەیەکی نییە. ینی بەردەوام پشکنین بۆ ئاوە دەکەن بۆی بزانن بەکاڵ. زۆر باشە. باسی هەندێک شتت کرد کە لە کاتی یەکەم قۆناغا کە لی جودا دەکرێتەوە وەکەوەی خۆشمان هەندێکمان بینی سەبەتەی لاستیک و بڵین پاشماوەی ماڵان و وەکو زبڵ و خاشاک ئەوانە لە چۆ دێن؟ بڵێ ئەو سەرچاوی زەی گەورە زۆربەی دەتوانین بڵێن زیاتر لە 60 لە ناو کوردستانەوە دێ، بەشێکی لە تورکیاوە دێ، بەشێکی کەمی لە ئیرانەوە دێ، گوند و منتەقەیەکی گەلێک زۆری لەسەر هەتاکو دەگاتە ئێرە لەوانەیە پاشماوەی هاوڵاتیان بی وەک دبەی ئاوی بەکارات و یان با بڵێن گۆش یان نایلۆن یان دار ئەوانە هەموو لەگەر ڕووبار دێ. بەس خۆشبەختانە هەر لە بیدایەتەوە مناڵێنەوەوانە داخل پرۆژەکەبی لە بەشی سکرینی ڕ ئەمە قەتعی دەکەین. بەڵام ئەوانە لەوانەیە بە شێوەک لە شێوەکانە گەرماوەیەکی زۆر لە ناوێ هەبێ هەر ئەرکێکی زیاتر بۆ ئێوە دروستکە لەوانەیە لە ڕووی کیمیاویشەوە یان لە ڕووی ئەو مادەی کە لە ناو ئەو پاشە ڕۆکەی بە هەمان شێوە تەسیر کە ئەرکی ئەوشی خۆز کردووە. تەمان ئەمە بەس ئەو بە کلۆر یعنی هەر پیسایەک کە لەگەڵ ئەو تێکەڵاو بووە بە کلۆر چارەسەر دەکرێتن. زۆر باشە. ئەگەر بینە سەر ئەوەی کە هەندێک جار لە هاوڵاتیان باز لەوە دەکەن بڵێن کە ئاوەکەمانیێتەوە ناوێرین بیخۆین و لە بەرەوەی تا ڕادەیەک لێڵە شیەلووە هۆکاری ئەمە چییە کاکیوە جار و بار ڕوو دەدات؟ ئەمە چەندۆکارێکێ هەندێک جار با بڵێن بە تایبەتی لە وەرز زستانان کاتێکەوە بۆ چەند ڕۆژێک باران بەردەوام دەبێت زێ هەڵدەستێ با بڵێن ئاستی زێ هەڵدەستێ و تێربیدیتی ڕووبار دەگاتە ئاستێکی زۆر بەرز ئەو لەو حالەتە احتیمال لە ڕووبدا یان هەندێک جار با بڵێن هۆکارەکە پرۆژە نییە بەڵام هۆکارەکە ناو شارە با بڵێن لە شوێنێک بۆ ڕیشکاوە لەگەڵ ئاوی ئاورۆتێک کەڵاو بووە لەو کاتیان نەیخۆینەوە بەڵێ دەتوانین نەی خۆیتەوە یان با بڵێن سامپلێکی وەرگری یان بەڕێوەبەراتی ئاوی هەولێر ئاگدار بکەوە حالەتێکی وا هەیە نەی خۆیتەوە باش ڕێنماییتان چیە ئێوە تا چەند لە ڕووی خاوێنکردنەوە کاتێکام ئاوە تێچووی چەند لەسەر ئێوە تەکلیف دەکا و لە هەمان کاتە ڕێنمایی چیە لە بۆ هاوڵاتیان لە بەکارهێنانی ئەم ئاوەیە؟ ئەمە دەتوانین هاوڵاتیان دڵنیا بکەینەوە ئاوەیەوە لێرە دەردەچێت لە ناو پرۆژە ئاوێکی پاکە یعنی هیچ گرفتێکی نییە نە لە ڕووی تێربیدیتەوە نە لە ڕووی بەکتریا و شتیوای تێدا نیە دەمینێتەوە هاوڵاتی ئایا هاوڵاتی چۆن شەبەکانی ناوتۆڕی ئاوی و ینی با بڵێن زێدەڕۆی ناکرێتە سەر تۆڕەکانی ناو ئاو یان با بڵێن تانچی ناو ماڵی خۆی پاکە بەڵێن ماوە پێویستە تانچی ماڵی خۆشی پاک بکاتەوە لەو شێوانە لەو هۆکارانە دوایی بەڕاستی ئێمە داواکاریشمە لە هاوڵاتان هەیەکەوە دەست بە ئاو بگرن زۆر بە فیڕۆی نەدەن تاکو دەتوانین ئەگەر بێت و هاوڵاتی ئاو بە فیڕۆنەدە زەختی لەسەر ئەو پرۆژە کەمتر دەبێت دەتوانین پمپی کەمتر بەکاربێنین بەشێک لە کاربا بگەڕێتەوە بۆ ناوتۆڕی نیشتیمانی
لێرە لەم بەشەی پرۆژەی ئاوی ئیفرازی سێ گازی کلۆر بە شێوەی گاز ئامادەکراوە لە ڕێگەی چەند تیوبێکەوە دەخرێتە ناو ئەو ئاوەی کە ئیتر لە پاش ئەم هەنگاوەوە بە شێوەی تۆرباین و بۆری گەورە پمپ دەکرێت و دەنێدرێ بۆ شەبەکەکانی ماڵەکان تۆڕەکانی ئاو لە ناو شاری هەولێر بڵاو دەبێتەوە و هاوڵاتی دەتوانێت ئیتر لە پاش ئەمەوە ئاوەکە بەکاربێنێ و بیخواتەوە. ئەم کلۆرەش میکرۆب و مادە زیان بەخشەکان لە ناو دەبات کە ئەمانەی دەبنە هۆی توشبوونمان بە نەخۆشی بۆیە کلۆر بە شێوەیەکی زیندەجیانە ئاو خاوێن دەکاتەوە. پاشان کە ئاویش لێرە دەردەچێت بەرەو ماڵان دێ بە ڕێژەیەکی ڕێگە پێدرا و کلۆری تێدا دەمێنێ هەر ئەوەشە کە هەندێک جار ئێمە هەستی پێ دەکەین لە پاش کوڵاندنی ئاوەکە بەشێکیان دەنیشێ کە ئەمە بەو ڕێژەیە زەرەرێکی ئەو توی تەندروستی نییە بەڵام ئەگەر هاتوو لە ڕێژەکە زیاتر بێت ئەو کاتە زەرەری دەبێت و لەوانەیە زیان بە تەندروستیمان بگەێنێت. ئاوی خاوێنی ئامادەکراو بۆ خواردنەوە بە بۆری گەورە و بە ڕێگایەکی دوور و درێژدا پمپ دەکرێت و دەگاتە هەولێر. ئەمەش وا دەکات لە هەر بەشێکی ئەم ڕێگایەدا و لە کاتی دابشکردنی بۆ ناو تۆڕەکانی ناو شاری هەولێر ئەگەری شکان و پیسبوونی ئاوەکە هەبێت بۆیە پێویستە تاقیکەیەک هەبێت پشکنینی تایبەت بۆ ئاوی ماڵەکان بکات. هێرش عەبدوڵڵا لێپرسراوی تاقیگەی پشکنینی ئاوە ئەو دەڵێت بەردەوام تیمەکانمان نمونەی ئاوی ماڵان و سەرچاوەکان وەردەگرن. کاک هێرش تاقیگەکەی ئێوە کاری چییە و لە چەند بەش پێکاتەوە؟ بەنسبەت تاقیگەی ئاوی هەولێر کە پێک دێ لە دوو بەشی سەرشی کیمیاوی و بایۆلۆجی ڕۆژانە مەفحەسەکانی خۆمان دەکەی و فحسانەی کە فڕقەکانمان یا تیمەکانمان ئامان بۆ دێنن جگە لە ئاوی هاوڵاتیان ئەگەر پێویست کە هاوڵاتی مەسەن شەکوایە چێبی ئەوش ئامان بۆ دێنە ئاویش فحسەکەین. باشە ئەو کەواتە ئەو ئاوانی کە ئێوە لێرە پشکنی لە بۆ دەکەن بەشێکیان خۆتان دەچن نمونونەکان دەین بەشێکی کەشیان لەوانەیە هاوڵاتی بێنن. چەند جۆر ئاو هەیە لە هەولێر ئەگەر وەکو نمونە وەری بگرین کە ئێوە پشکنینی بۆ دەکەن؟ ئەو ئاوانەی کە ئێمە دێنین مەسەڵەن بەنسبەت دایرەوە یا بەنسبەت تاقیگەی ئاوی هەولێر ئەو ئاوی کە دێ زیاتر لە مەزدەرەکانەوە لە سەرچاوەکان دێ مەسەڵەن لە بیر دێ لە مەشروعەکان دێ ئەوانە فحس دەکەین. بەنسبەت مەسەڵەن شوێنی کە ماڵان ئەگەر ئیلا شەکوایە کە بێ مەسەڵەن هاوڵاتێک لە ئاوم پیسەیە ئێمە دەچین تیمەکەمان دەرەچێت ئاوەکە دێنین و بۆ ئەم فحس دەکەین نەتیجەکەیان دێنەوە. چەندی هەولێر پشتی بەستووە بە ئاوەکانی ئیفراز و چەندیشی احتیمال لەسەر بیرەکان دەکات؟ توان مەگەر هەولێر بکەینە 4 بەش توانین بڵین 3 بەش زیاتر لەسەر هەر سێ خەتی ئیفرازەکانە ئاوی ئیفراز بەکاردێنن هەندێک شوێنیشێ ئاوی ئیفراز و ئاوی بیرەکە تێکەڵا دەبێت بەشێکیشمانەیە لە هەولێر بەس ئاوی یعنی ئەو سوود لە ئاوی بیرەکانەوە دەگرێت. کاک هێرش ئەو سامپڵانەی کە ئێوە ڕۆژانەوەری دەگرن خۆتان دەچن یان ئەگەر بکرێن کەسانێک هەیە بۆتان هێنێ؟ بەڵێ ئێمە سێ تیممانەیە تیمێکمان دایمەن لە داخلی هەولێرینی لە خارجی هەولێرەیە مەسەڵەن لە مجەمعەکانی کە گوندەکان و هەندێک مجەمع عایدی دایرەی ئاوی هەولێرە ناوخۆ دوو تیمەکەی کەش چیان پرۆگرامیە بە قاتع بەش کراوە هەولێر دەچێتەوە تیمی سێمیشمان متابعە دەکا ئەگەر خەبەرمان بدەنە ئاو پیسە جاروای سەحە خەبەرمان داتێ دەچن بە ئایا دێنن سامپڵەکەی دێنن و فحس دەکەن. کەواتە ئێوە ڕۆژانە ژمارەی زۆر سامپڵتان بۆ دێت؟ ڕۆژان ئەگەر کارەبا مساعیدمان بە یارمەتیماندا لەوانەیە 20 تا 25 تا 30 ئاویش فحسکەین ڕۆژانە. ئەی بەنسبەت بیرەکان؟ بەنسبەت بیرەکانیشەوە بە هەمان شێوە. مە ڕۆژانە مەشروع فحس دەکەین ڕۆژەکەی خۆمان فحس دەکەین تابعی پرۆژەکانی کەش دەکەین لاینین کاتەوە بیرەکانیش متابعە دەکرێت هەموو ڕۆژێ بەس هەموو ڕۆژەکان مەسەڵەن پێمان ناکرێت 650 بیرمانەیە مەسەڵەن لە خیلالی مانجێک زۆربەی بیرەکانی هەولێرە فحس دەکەین چێک دەکەینەوە. هاوڵاتی دڵنیا بێت لە هاوڵاتی زۆر دنیاوی لە ئاوی هەولێر چکە متابعی زۆریان لەسەرە و کلۆریش دابین کراوە هیچ کێشەیەکیان نابێت ئینشاءڵڵا. هیچ حاڵەت هەبووە کە نەخۆشیەک بڵاو بێتەوە لە ئەنجامی ئاو ئێوە تەداخولتان تێدا کرد بێت و ئاوەکەتان ڕاگرت هەبوو؟ ئێستانە بەس پێشتر زۆر حالەتی وامان هەبووە مەسەڵەن گەڕێکێک ئاوی بەتەواوی پیس بووە نەخۆشکەوتون منداڵەکان نەخۆشکەوتون چون خاصان لا ئاوینە بەس ئەگەر دوایەوەی کە خەبەری ئێمەیان داویتەیە ئەمە چوین چارەسەرمان بۆ کردووە فحسمان بۆ کرد ڕۆژی دوایش خەتەکانیان بۆ چارەسەرکراوە.
لەبەر ئەوەی ڕێژەی ئەو کلۆرەی کە بۆ خاوێنکردنەوەی ئەو بەکاردەهێنرێت کاریگەری لەسەر تەندروستیمان هەیە، بۆیە لەم تاقیگەیە بەردەوام پشکنین بۆ ڕێژەی ئەم مادەیە دەکرێت. ڕاهێڵ ئازاد باسی ئەم پشکنینەمان بۆ دەکات. کلۆر مادەی کیمیاییە، ئەمە لێرە لە مەشروعی خۆمان کلۆر بەکاردێنین لۆ ئەوەی ئاوە پاک بگاتە دەستی هاوڵاتیان و ڕێژەی کلۆر لەناو ئاودا ڕێژەی تایبەتی خۆی هەیە کە نابێت لەو ڕەنجە زیاتر بێ یان کەمتر بێ. ئەگەر زیاتر بێ تاسی لەسەر ساعتی ئینسان دەکات و ئەگەر کەمتریش بێ ئاوەکە پیس دەردەچی و بە هەمان شێوە تاسی لەسەر تەندروستی ئینسان دەکات. و چەندان ئامیر هەیە لۆ ئەوەی فاسی کلۆری پێ بکرێت. ڕێنجی کلۆر لەناو ئاودا نابێت لە 3 ppm بەرزتر بێت و ڕێژە کەمکەمەکەی کە دەگاتە دەست هاوڵاتیان نابێت لە 0.1 کەمتر بێت. ڕێژەی کلۆر ئەگەر لە 3 ppm بەرزتر بی مرۆڤ تووشی چەندان نەخۆشی دەکات. یەک لەوانە نەخۆشی سەرەتانە کە زۆر کوشندەیە لە بۆ ئینسان و هەندێک جار لە بیرەکان کلۆر بە ڕێژەیەکی تۆزێک بەرزتر تێدەکرێت. هاوڵاتی لە ماڵەوە حەز بە تام و بۆنی ئەو چایی دەکات کە دەیخواتەوە و ئەمە ڕۆژانە فڕقەمان هەیە دەردەچی لە بۆ بیرەکان. لەسەر بیرەکان ڕێژەی کلۆر بە تەواوەتی متابەحە دەکرێت. وەکو وتم ڕێژەی کلۆر نابی لە 0.1 کەمتر بێ یان لە 3 ppm بەرزتر بی. جگە لە سەرچاوی ئەو ئاوەی کە لەلایەن حکومەتەوە دابین دەکرێت، لە ئێستادا و لە کوردستان ژمارەیەک کارگەی بەرهەمهێنانی ئاوی خواردنەوە هەن. دەمەوێت بزانم سەرچاوی ئەم ئاوانە چین و بە چ شێوەیەک خاوێن دەکرێنەوە؟ ئایا ئەو مادانەی کە پەرداخ و بۆتڵەکانی لێ دروست دەکرێت زیانیان هەیە بۆ تەندروستیمان؟ دەچمەیەکێک لەو کارگانە و پرسیار لە خاوەنەکەی دەکەم. کاک حاجی سەرچاوی ئەو ئاوەی کە بەرهەمی دەهێنن ئێوە و تعبیعی دەکەن و دەنێرنە دەرەوە سەرچاوەکەی لەکوێوەیە؟ بەڕاستی ئەمە پەیوەندی دەکەینە سەر بیری توازی. زۆربەی کارەکانیش هەر لەسەر عینیش لەسەر ئەو ئاوەی کە لە بیری توازی لە بن 150 متر لە 130 متر ئەو ئاوەی دێتە دەرێ پەیوەندی لەسەر ئەو ئاوەی دەکەینە بۆ بەرهەمهێنانی ئاوەکانمان. زۆر باشە. بۆ پا پێش ئەوەی کە ئەو ئاوە لە قوتوبند بکریان بکرێتە ناو کارتونی تایبەتیەوە بەس بە پاڵاوتن تاقیمی دەکەن یان شتی تریشێ بەکاری ئەمە ئەو وەچی لە پێشتانە ئێستا دیتان ئەمە دەست پێ دەکەین ئاوەکە بە جۆرەی ئامێرەکان دەردەینە لە بیری توازی دێتەوە ناو یەکەم مەرحەلەی فلترێشن ئەوش پێ دەڵێن مەلتیمیدیا فلترێشن. پاشەوەی دووەم مەرحەلەکە مەرحەلەی ئارۆ سیستم فلترێکی باشترە زۆر ینی ئاوەکەی بە 5 خاوێنی دەکاتەوە ئەگەر هەر بەکتریایەک ئەوە هەر زیانێک لە ناو ئاوەکەی هەبی. هەروەها ینی وەکو بڵێن ئارۆ سیستم پێکهاتەکانی کیمیاوی ئاویش دەگۆڕێ بە جۆرەی ئەو ستاندەردەی دەمانەوێت. پاشان بۆ کوشتنی بەکتریا و لە ناوبردنیان چی بەکارێنە؟ تەمان ئەو سیستمەی نوێیە کە ئێستا هەیە لە فلترێشن ئەو تاقیمکردنی ئاو ئۆزۆن بەکاردەهێنرێ و لەگەر UV سیستم سەر و بنەوشەی. ئۆزۆن دوو فایدەی هەیە لە بۆ ئاو. یەکەمیان ئەو ئەگەر ینی بنێن بەکتریاکان دەکوژی تاقیمی دەکات. دومیشیان عمری ئاو درێژ دەکاتەوە مەسەرەن تەوان پاشەوەی ئەو ئاوە لە کارەکان دەردەچی دەکرێت هەڵبجرێتەوە لە بۆ 6 مانگ ساڵێک عمری ئاوەکەی درێژ دەکاتەوە زۆر باش درێژخایە نەکات. ئەو ماوەدانی کە ئاوەکەی تێدا هەڵدەگیرێ بۆ نمونە ئەو پەرداخە نایلۆنانە یان ئەو دەبانەی کە ئاوەکەی تێدا هەڵدەگیرێ لە ڕووی سەلامەتیەوە زۆر جار پاس لەوە دەکرێت دەڵێن لەوانەیە ئەو مادانە ژەهراوی تەئسیر بکە. فعلا هەیە ئەو هەیە لە وڵاتی ئەمە کە ژەهراوی بێت. خۆی حالیان هەموو بەرهەمهێنانی ئاو مادەی ئەساسی هەیە لێی تعبیە دەکرێت ئەویش پێدەن PET. PET هەموو لە ئاوەکان لە ناو ئەو مادەیە تعبیە دەکرێتن. PET مادەی زۆر سەلیمە لە ساڵانی هێشتاوە دەرهاتووە ینی عالمیان ستاندەردێکی عالمی پیا بووە لە ئاوەکان لە زۆربەی لە ئێستا لە دنیا هەمووی ئەوە بەکاردەهێنرێ. PET طبعاً زیانی نییە یعنی تەفاعل ناکە لەگەر ئاوەکە زۆر خاوێن دەمێتەوە
ئللا لە حالەتێک ژەهراوی دەبیتن ئەگەر ئەو ئاوە لەبەرەوەی زۆر جارژەمە لەسەر کارتۆنەکانی ئاودەنووسین دەبی لە جێگاکی خاوێن لە پێش ڕۆژ نەبێتن لەگەڵ ڕۆژ کارلێک دەکەن ئەوە زۆر مهمە چونکە ڕۆژ کاریگەریی زۆری هەیە لەسەر ئەو مۆزوعات چۆن دەبیتن کە ئاوەکە گەیشتە دەرەجەی حرارەی مەسەم لە دەرەج پلەی حرارەتی گەیشتە سەرەوەی چل دەست پێ دەکا تەفاول دەکەن لە پلاستیکە لەبەرەوەی زۆر مهمە ئەو ئاوە لە جێگایەک هەڵبژرێ ڕۆژی پێنەکەوی تەلیفەکانش کاریگەری هەیە بێزگەل لە ئەبووەکە بە چ قەپا دەکرێتن ئەو قەپاتکردنی بەرداغەکان یان بوتڵەکان یان هەروەوای دیکە شەوایش دەبی پلاستیکەکانیشیان خاوێن بن زۆر باشە ستان دەربی کاک حاجی بەنسبەت پشکنین بۆ بەرهەمەکانی ئێوە بۆ ئاوەکان خۆتان پشکنینی بۆ دەکەن یان لایانی حکومی پشکنین دەکەن بەێ ئەمە خۆشمان پشکنی دەکەن لایانی حکومیش پشکنی دەکەن ئەنی ئەنگۆش تاقیکردان بەێ ئەمە تاقیگەمان هەیە لێرە و هەر تەمان دوونەوە تاقیکردنمان هەیە هەر چارێکە یان 20 دقه نمونەشی ئاو وەردەگیرێتن TDS و pHەکەی فەحز دەکرێتن بزانێت چه ئاستەکە هەروەها ڕۆژانە پێشەوەی ئەو ئاوە بگاتە باژێر لە پشکنی خۆمان پشکنی دەکەین زانین ئاوەکە شیاوە لە بۆ خواردن هیچ مشکلێنە هیچ بەکتریا لێ نییە ئێوە بەرهەمەکە ئەو دقەی کە بەرهەم یەکسەر دەنێرنە نەخێر لە بۆ 48 سعات ئەو زەدەینێ باژێر ئەی لایانی حکومی چۆن سەرپەرشتیتان دەکەن لایانی حکومیش مانجێ 2000 دایرەی سەحە دێن نمونە وەردەگرن بە جۆرە ئەو نمونانە راپۆرتەکانمان دەدەنێەوە بەسام دەزانم لە کارەکانی هەولێر دایرەی سەحە زۆرە قابیان لەسەر دەکات بەزای ئەو ئاوانەی لە مەسەر دەرەوەی هەولێر دێن نازانین چۆن ئەوانە پشکنی کراوە لەبەرەوەی زۆر مهمە ئێستا تەماشاکە لە هەولێر ئاوەکی زۆر هەیە ئەنوا ئاو هەیە ئەو هاوڵاتی ئەو ئاوەی دەکەی نازانی ئایا چۆنە پشکنی کراوە نەکراوە ئەوە زۆر ئەوەیە ینی بەڕاستی ئەو ئاوانەی کە ئەمە دەنێن مەسەرەن زۆر ینی مهمە کارگەی هەولێرە ئاوەکانی لە هەولێر بفرۆشتێن کارەکانی هەر شارێک لە کار شاری خۆی بفرۆشتێن. ئەو بەشداری لە زۆربەی کارلێکەکانی بایۆلۆجی و کیمیاویەکە لە ناو لەشمانە و بە هەمان شێوە زۆربەی ئەو ژەهر و پاشەڕۆکانی کە خانەکانی لەش لێیان زیادە بە هەمان شێوە لە ڕێگەی ئاوەوە دێتە دەرێ ئاو دەچێتە پێکهاتەی هەموو خانەکانەوە دەچێتە پێکهاتەی خوێنەوە زۆر بەشی لەشمان هەیە کە لە ئاو پێکهاتووە بۆیە ئێمە دەبێت لێرە بزانین ڕۆژانە چەند ئاو بخۆینەوە بۆی بتوانین هەموو پێداویستیەکانی لەشمان دابین بکەین بە پێی توێژینەوە زانستیەکان بە پێی ئەوەی کە زانستی پزیشکی پێگەیشتووە باشتر وایە کە بۆ هەر کەسێکی پێگەیشت و لە ڕەگەزی نێر نزیکەی 3 لتر و نیو ئاو بخواتەوە واتە دەکاتن ئەگەر هاتوو بڵین بە پێوەری ئەم دەبێ باسی بکەین ئەمە نیو لترە واتە ئێمە ڕۆژانە 6 هەتا 7 لەم دەبێ ئەبێ ئاو بخۆینەوە بۆ ڕەگەزیمێ بە هەمان شێوە 2 لتر و نیو واتە 5 هەتا 6 دەبەی ئاو لەمانە لەم بوتڵانە ئەتوانێت ئاو بخاتەوە ئەمە بۆ کەسێکی ئاسایی بۆ کەسێک کە ژیانی ڕۆژانەی ئەچێتە سەرکار ئەگەڕێتەوە ماڵەوە ئیش و کارەکانی خۆیەکە بەڵام بۆ ئەوانی وەرزشوانن یان ئەوانەی کارەکەیان زیاتر لەبەر هەتاوە یان جوڵەیەک و جمجۆڵێکی زیاتری پێ بێگومان ئەوانە زیاتریان پێویست بە ئاو دەبێت لەبەرەوەی ئاو تەنها لە ڕێگەی فرێدانی میزۆ لە لەشمان ناچێتە دەرەوە تەنانەت لە کاتی قسەکردن لە کاتی هەناسەدان لەشی ئێمە بەشێک لەو ئاوەی خۆی بزر دەکا و ون دەکا بۆیە ئارەقەکردنی زۆر پێویستی بەوە هەیە کەم ئاوە قەرەبوو بکرێتەوە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی ئاسان لەشی ئێمە وەکو چۆن بڵین سێنسەرێکی هەیە ستەوەرێکی هەیە کە پێمانەڵی لەشمان پێویستی بە ئاوە ئەویش چییە تینوبوونە بەڵام زانستی پزیشکی تازە دەڵێ پێش ئەوەی هەوڵدە پێش ئەوەی تینود بێ بڕێکی باش ئاوەربگرێت چونکە هەر کاتێک تۆ تینود بوو دەکات لەشت بەشێک لە ئاوی خۆی لەدەستداوە و تووشی حاڵەتی وشکبوونەوە بووە بۆیە باشتر وایە ئێمە هەمومان ڕۆژانە هاوڕێی ئاو بین ئاو بخۆینەوە هەندێک سیستمی تریش هەیە
کە دەکرێ هاوڵاتیان خوانی لەسەر ڕۆشنبیر بکەن باز لە خۆلاوازکردن و ڕاگررتنی چێژ دەکەن لە ڕێگەی خواردنەوەی ئاو. سەرچاوی ئەو ئاوەی کە بۆ خواردنەوە بەکاری دەهێنین هەرچیەک بێت دەبێت بە تەندروستی ئامادەکرابێت. دەبێت ڕێزی ئەو هەوڵانش بگیرێت کە ئاوی خواردنەوەی خاوێن بە کاتێکی پێوانەیی و تێچوویەکی زۆر بۆ ئێمەی هاوڵاتی ئامادە دەکەن. با ئاو خواردنەوەش کەینە نەریتێک و پێش ئەوەی تینومان بێت بیخۆینەوە. هەر شاد.